خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامایم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک پێشهاتی خێرا لە عێراق ڕوودەدەن. کوردیش لە چەند محورێکەوە سەرقاڵی ئەوەیە کە خۆی لەگەڵ ئەو پێشهات و گۆڕانکاریە نوێنەی عێراقدا بگونجێنێت. وێڕایەوەی مانجی حوزەیرانی ئەمساڵ دیاری کرابوو بۆ هەڵبژاردننی پێشوەخت، بەڵام دوو کاتژمێرێک بەر لە ئێستا بە پێشنیازی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق و هەرواسێ سەرۆکایەتەکە دواخراوە بۆ دوای مانجی ئەیلول، کە ئەمەش دیار نییە ئاخۆ لەم کاتەدا دەکرێت یاخود هەڵبژاردنەکە ئەنجام نادرێت. جگەلەوە هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان هەرێکە و لە ئاستی خۆیەوە لە هەوڵی پێکهێنانی هاوپەیمانێتی نێوخۆی و تەنانەت عێراقیشدایە بۆی بتوانێت ڕۆڵێکی تر بجێڕێت لە دوای هەڵبژاردنەکانەوە. کورد لە ئێستادا کە بەدەست کۆمەڵی قەیرانی نێوخۆیی و دارایی و تەنانە سیاسی و کۆمەڵایەتیشەوە دەناڵێنێت چۆن بتوانێت لە پێشهاتە نوێیەکانی عێراقدا خۆی بگونجێنێت. هێز و لایەنە سیاسیەکان بۆ هەرێمی کوردستان ببەنە کەنارێکی ئارام، ئەبێ هەڵوێستیان لەسەر چی بێت و چاویان لەسەر چی بێت. و ئەم جم و زۆڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە چەند ڕۆژی ڕابردوودا هەیەی بە چ ئاراستەیەکە لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی خەڵک و بردننی هەرێمی کوردستان بۆ کەنارێکی ئارام. ئەمە پێشهاتانە لە پانۆڕاماتە گفتوگۆ لەبارەوەکەین. ئێمە بەر لە ئامادەکاری بەرنامەکە هەوڵماندا کە بیر و بۆچوونە جیاجیەکان لە پرۆگرامەکەدا کۆب بکەینەوە، بەڵام بەهۆی هەستیاری دۆخی هەندێک لە هێز و لایەنە سیاسەکان نانویست بەشداری بەرنامەکە بن یاخۆت قسەی خۆیان لەو بارەوە بکەن. میوانانی ئەم شەوی پانۆڕامام لە بەغدادەوە دکتۆر مەجید محەممەد ئەمین ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسپاسەوە لە بەغداوە لەگەڵمانە بێ، هەروە لەو لێرەوە بەڕێز سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس لەگەڵمانە بێت. سەرەتا بەڕێز دکتۆر ناوە ئێوە بەڕێستان بەرپرسی بۆردی پەیوەندی عێراقیەکانیشن لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەردەوام تەواجودتان هەیە لە بەغدا و شەوی ڕابردوو شاندێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی هاوسەرۆک لاهوری شێخ زەنجی لە بەغدان و کۆبوونەوە دیدارتان هەیە. ئامانجی سەردانەکەی ئێوە و کارکردنی ئێوە بۆ بردننی هەرێمی کوردستان بۆ کەناری ئارام چییە؟ سەرەتا سوپاس کاکزانە، سوپاس بۆ کورسات بۆ ئەو دەرفەتە. بەخێراتین کاک سەرتیب دەکەین برای عەزیز و خۆشەویست. ڕاستیەکەی جموجۆڵی هێزە سیاسیەکان بەگشتی لە دوای سەری ساڵ بەگەڕ کەوتووە، هێزەکان هەمویان کەوتونەتە خۆ. پێشی ئەمە برادرانی پارتی وەفدێکی باڵایان هاتووە بەغدا، جەولەیەکی زۆری کرد و هەردوێنێ شەویش تەبعاً وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرۆکایەتی هاوسەرۆک کاک شێخ لاهور گەیشتە بەغدا. ئەمڕۆ بەیانی دەستمان بە کارەکانی خۆمان کرد. سەرەتا بە تاکید سەرەتا لەگەڵ کۆبنەوەیەکی هەواڵای سەرکردایەتیمان کرد ئەوانەی لە بەغدا مەوجودن، پاشانیش کۆبنەوەیەکی کوتلەی پەرلەمانی و تاوتۆی قەیرانی دارایی کوردستان و چارەسەرکردنی کێشە و ڕابۆچوونەکان سەبارەت بە موازنەی ساڵی 2021 کرا بە تێر و تەسەلی لەگەڵ کوتلە پەرلەمانیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق و دواتریش سەردانی فەخامەتی سەرۆک دکتۆر بەرهەم ساڵح کرا و لەوێن دەریش بە تێر و تەسەلی مووقفی یەکێتی و ئاخر پێشهاتەکان و مووقفی کورد و مووقفی لایەنە شیعەکانی تر و سوننەکانی تر سەبارەت بە بەشە بودجە و موچەی هەرێمی کوردستان بە تێر و تەسەلی تاوتۆکرا و حلولی بەدیلیشی بۆ دانرا. دواتریش تەبعاً بەردەوامی لە جەولەکانی خۆمان لەسەر هێزە سیاسەکانی تری عێراقی. بە تاکید هەدەفی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی یەکێتی لەو جەولەیە هەدەفەکەی چارەسەری قەیرانی سیاسیە بە تەفاهم لەگەڵ لایەنە شیع و سونیەکان بە دەرەجەی ئەساسی، بە دەرەجەی دووەم دید و بۆچوونی یەکێتی سەبارەت بە انتخاباتی داهات و شێوەی تەحالوفاتی مستەقبەلی لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقی شیعە و سوننە و کورد
چۆن دەبی ئەوانە هەمووی بە چاچی بە باشی دیراسەکرا و تاوتۆکرا و لەسەر لەگەڵ هەندێک لەلایەنە شیعیەکانیش شیعیەکان و سونیەکان دانیشتی زۆر باشکرا لەو بارەیەوە بە تاکید ڕسمێکی مستەقبەلی حکومەتی عراقی و دەسەڵاتی عراقی دوای انتخاباتی ئەو ساڵ ئینشاءالله لەبەر چاومان ئێستا ڕوونە بەو ئومێدەی کە کورد مەکانەیەکی باشی هەبی لە دەسەڵاتی داهاتوی عراق و لە دوای انتخابات و بتوانی ئەو هەموو کەنالگیرێکی ئێستا تووشمان بووە بەو هەوڵانەی سەرکردایەتی و جەنابی هاوسەرۆکەکانی یەکێتی کە بەردەوامی سەریان لە بەغدا نەبڕیوە بتوانین چارەسەری بکەین و ڕۆلی کورد ئاکتیو بکەینەوە لە بەغدا بەڕاستی یعنی با بڵێین ئیستقبالی لایەنە شیع و سونیەکان لە وەفدی باڵایەکێتی ئیستقبالێکی زۆر باش بوو من پێم وایە تەفاهماتی زۆر باشیش لە ڕێوەیە. بەڵێ بەڕێز دکتۆر ئێوە ئەمڕۆ کە هاوکات شاندێکی باڵاتان لەگەڵ هێزولانە سیاسە یاخود لەو جەولەی کە باس کرد ئەتانەوێت لەگەڵ هێزولانە سیاسە جیاجیەکانی بەغدا دانیشتن بکەن بە شیع و سونەوە شاندێکیتان لە هەولێر لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کۆبووتەوە ئێوە تانەوێ بەیەک ماڵ یاخود بەیەک ریزی بێنە بەغدا یاخود هەر هێزولانە سیاسی و بە جۆرێک ئێوێ تەحالف و یەکگرتم کا لەگەڵ کوتلە جیاجیەکانی عراق. من سەرەتا ئیشارەتم پێدا کە وەزعی کورد تا حدێکی زۆر ڕاستیەکەی دوای کۆچکردین جەنابی مەمجەلال لەرزۆک بووە لە بەغدایە بە تاکید کورد ئێستا باشترین دەرفەتە بۆی بتوانی ڕیزەکانی خۆی یەخاتەوە بە یەک ڕیزی بێتە بەغدا یەک ڕیزی کورد بە تاکید قووەتێکی گەورە و سەنگێکی گەورەی زیاتر دەداتە بڵێن جانیبی کوردی ئەوڕۆ لایەنە شیعیەکانی هەم شیعەکان و هەم سونیەکان ئیشارەتیان بۆدا بەڕاستی ئێمەش بە تاکید ئەو وەفدەی لە هەولێر لەگە برادرانی پارتی کۆبووتەوە و ئەو وەفدەی لە بەغداد لەگە برادرانی شیع و سونە و عراقیان کۆبووتەوە تەواوکەری یەکدین بەو ئومێدەی کە هەموو لایەنەکانی کوردی بتوانین بەیەک لست بەیەک مووقف بینە بەغدا ئەمە سەرڕای کۆبنەوەی هەولێر کۆبنەوەکانی سلێمانی بەردەوامە لەگە لایەنە جیاجیەکانی تر یاین بەڕاستی یەکێتی خەریکی دۆزینەوەی ڕێگا چارەیەکە خەریکی دۆزینەوەی حلێکە بۆی کورد بتوانین بەیەک مووقفی بێتە بەغدا ئومێد دەکەین لایەنەکانی تریش بتوانن لەگەڵ یەکێتی پێکەوە بە یەک دەستی بە تایبەتی برایانی پارتی دموکراتی کوردستان بە یەک دەستی هاوکاری یەکتر بین بتوانین بینێ بەغدا بۆ ئەوەی ئەو سنگەی کە لە دوای کۆچکردنی جەنابی مامجەلال خەلەلی تێکەوت بتوانین بیگەڕێنینەوە. بەڵێ ئەگەر ڕێمۆلای بەڕێستان بەڕێز دکتۆر کاک سەرتیب بەڕێستان لە چەند ڕۆژی ڕابردوو وتارێکتان نووسیوە باس لە کۆمەڵێک ئاڵوگۆڕ و گۆڕانکاری و جوڵەی هێزولانە سیاسەکانەکەی و خۆشت ئەزانیت کە دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی پڕ قەیرانی جۆرا و جۆردایە باشترین چارەسەر باشترین ڕێگە چارە بۆ هێزولانە سیاسەکان بۆی بتوان هەرێمی کوردستان بگاتە کەنارێکی ئارام کامەیە؟ دەست خۆش سلااو کاک دکتۆر مەجید قسەکانی ینی بەشێک لە قسەکانی یان ڕەنگە تەفاصیل زیاتری بدەمە ئەویش ئەوەیە کە فعلەن کورد ئەگەر بە یەکگرتووی لە بەغدا بێت زۆر جیاواز دەبێت لە دۆخی ئێستای و سنگ و کاریگەریەکانی لە بەغدا زیاتر دەبێت ئەگەر تەماشا بکەین لە پێشی 2012 یانە پێشی نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال لە نهایەتی 2012 کورد سەنجی مەحەک بوو لە بەغدا و حکوومەتەکانی عێراق زۆربەی لە هەولێر لە سلێمانی گفتوگۆی لەبارە دەکرا و پێک دەهات ئاخر حکوومەت لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەلال لە سلێمانی لیستی وەزیرەکانی کورد ڕەوانەی بەغدا کرد هەتا ئەو ڕۆژە کورد تقریبا یەک وەرەقەی هەبوو لە وەرەقەی کوردی یان یەک ئەجندای هەبوو کۆمەڵی خاڵ ڕیز دەکراوە بزانام ئەو کاتە 19 خاڵ بۆ گەر لە بیرما بێ ڕێزکرا بوو بەجێبەجێکردنی مادەی 140 دەستی پێدەکرد ئیتر ئەو مەلەفانە دیکە کە یان چارەسەر نەکرابوون ئیتر ئەوەی پەیوەندی بە نەوت و بە سەلاحیاتی حەسری و بە قانون بە قوانینی پێویستی تەوزیعی وارداتی مالی و ینی ئەوانەی کە لە بنێوان هەولێر و بەغدا هەتا ئێستاکە نەتوانراوە چارەسەر بکرێت لە وەرەقە جێ دەکرا و هەموو لیستە کوردستانیەکان بە گۆڕان و یەکێتی و پارتی
لەسەر ڕێک دەکەوتن و وەکو مفاوەزاتی عەرەب و کورد بوو لە عێراق بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی بەڵام لە دوای ئەو نەخۆشکەوتنی مام جەلال ئیتر توافق لە عێراقمانە کوردیش ئەو سنگەی جارانی ماو هێواش لە کورتیدا وەزعی کوردستان ینی هەرێمی کوردستان لە بەغدا وەزعی زۆر ڕوو لە لێژی بوو بەڕاستی ینی دۆخی کوردستان شلەژانی بەخۆیەوە بینی تر ینی تەمەنی سەرۆکی هەرێم درێژ کرایەوە پەرلەمان داخرا ڕێفراندۆم کرا ئیتر ئاخیریش 2020 ئەو دۆخە خراپە ئابووری کە بەسەرمان هاتووە هەموو ئەوانە وای کرد کە هێزە سیاسی کوردستانیەکان زیاتر لێک بترازن و لێک دوور بکەونەوە واقعێکی تازەش لە ناو حزبە کوردستانەکان دروست بوو بۆ نمونە لە ناوی چێتی نیشتیمانی کوردستان دابڕانێکی گەورە لە نێوان مەکتەب سیاسی و سەرکردایەتی و جەماوەر دروست بوو لە خەتا کۆنگرێ 4 و لە ناو پارتیش ئێستا هەست دەکرێتەوە لە بوونێکی وازە هەیە ینی بیربۆچوونی جیاواز دروست بۆ لە نێوان نێسیروان بارزانی کە ڕێبەرایەتی قوتبێک دەکەوە ینی سەرۆکی پارتی کە دوو بیربۆچوون جیاواز هێ سەبارەت بە چارەسەرکردن و ڕوئیا بۆ چارەسەری کێشەکان چ لەگەڵ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لەگەڵ عێراق و ئەو لە کورتیدانەی هەرێمی کوردستان بە نەمانی تەوافق دەستی پێکرد ینی پێشتر مراعاتی هەرێمی کوردستان زۆر دەکرا ینی بەبێ کورد زۆر کاروبارەکانی ناو پەرلەمان ئەوانەی کە پەیوەندی بەتایبەت بە هەرێمی کوردستان و بۆ نمونە میزانی هەرێمی کوردستان تێنە دەپەڕێ ئەگە کورد موافقەی لەسەر نەکرد بووایە و کابینەکانی حکوومەت کورد زۆر جاران کورد پێداگەری کرد مالیکی نەبوو بە سەرۆک وەزیران ینی کورد هێز و سنگایی زۆری هەبوو لە عێراق بەڵام لە 2014 کە حکوومەت پێکات حسابیان بۆ کورد نەکرد حتا حکوومەت پێکات نیو ساعت چاوەڕیان نەکرد لستی وەزیرەکانی کورد بڕۆ ینی کورد ئەو وەختە لە کورتیدا بوو بەڵام هێشتا مابوو پێ بنێتە قۆناغێکی دیکەی مەترسیداتر کە حیساب بۆ کورد نەکرێ لە 2010 بە هەمان شێوە کورد میزانی کەم کرایەوە لە 7 کرا 12 لە 12 کەش نەنێردرا زۆربەی نەنێردرا ئەو پابندیانە نێوان هەردوولا پێشترێ هەرێم پابند نەدەبوو بە هەندێک بەو ئیلتیزاماتێنێ بەغدا عێراق چاو پۆشی لە دەکرد هەرچەندە عێراق قەت بە تەواوی پابند نەبووە بە دەستوری بەو دەستوری کە لە 2005 بڕیان لێدرا ئیتر کە تەوافق نەما بێگومان زۆرینە و کەمینە دەبتە حەکەم لە ناو پەرلەمانی عێراقی و لە ناو ئەنجومەنی وەزیرانیش بە هەمان شێوە کورد زۆر لە کورتیدا و هەم ژمارەی ئەو وەزیرانە و ئەو استحقاقی لە دەسەڵاتی جێبەجێکردن لە بەغدا بەری دەکەوت لە کورتیدا و ئەوانی پڕنەکرانەوە هەرنەیانداوە بە کورد وانی بە شێوەیەکی گشتی ئێستا لە بەغدا مەترسیەکی دیکە هەیە جاران ینی ئەو ڕقەبەرایەتی و ئەو جۆرەك لە تێگەیشتنی بەرامبەر بە هەرێمی کوردستان بوو زیاتر نخبەی سیاسی ینی ڕوومان لە نخبەی سیاسی بوو لە عێراقکە دژی نخبەی سیاسی هەرێمی کوردستان بەڵام ئێستا لە بەغدا ینی شەحنێک هەیە یان بارگاویەک هەیە ینی شەقام بارگایی بوو بەوە ئەگەر بێت و پارە بنێرم بۆ هەرێمی کوردستان ئیترەوە ینی هەر کەسێک بڕیار بدە پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێ دەنگ نهێنێ لە هەڵبژاردی داهاتی عێراق و گروپە سیاسیەکان و ئەوانەی خۆیان هەڵدەبژێرن بۆ هەڵبژاردننی لا هەڵبژاردننی داهاتوو لە ئێستاوە خۆیان وا تەیار دەکەن و شەحن دەکەن کە دژی هەرێمی کوردستانن کە نانەوێ پارەی بەسرا بۆ هەرێمی کوردستان بێ ئەو پاشە کشەی هەرێمی کوردستان بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بۆکە لێکدابڕانێک لە نێوان قیادی سیاسی و لە نێوان خۆی ینی لە نێوان گروپە سیاسەکانی هەرێمی کوردستان و لە نێوان گروپە سیاسەکان و جەماوەریش دروست بووە یعنی ئێستا گەر لە هاوڵاتیەک لە هەولێر لەسەر شەقام لێ پرسی خواستی تۆ چییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ژیانت بۆ باشتر بکە باس لە موچە دەکە بێگومان موچەوە دابین ناکرێت کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو سیاسەتی پێرەو دەکرێت سیاسەتێکە نە لە خزمەت هاوڵاتیە لە هەرێمی کوردستان بۆ بژێ دابیکردنی بژێوی و نە لە خزمەت تەبای نیشتیمانیشە یعنی لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان پێیان ناکرێت لەسەر یەک مێزی گفتوگۆ دابنیشن على الأقل ئەو شەڕ ئەعلامیە ڕابگرن کە لە نێوانیاندا هەیە بە کورتی خلاصەی کەلام کوردستان زۆر لە کورتیداوە ئەگەر بێت و نەگەڕێنەوە بۆ ئەو سەر ئەو ڕێگەی کە کاک سەرتیب چارەسەرەکان چی بە تایبەتی خۆ دۆخی بەغداش ینی دۆخی ناو هێزە لایەنە سیاسەکانی شیعە و سونەش تا ڕادەیەک گۆڕاوە جەبهەکان گۆڕاون کورد چۆن ئەتوانێت وەکو بەڕێز دکتۆر مەجیدیش وتی ئێستا دەرفەتێکی گرنگە چۆن ئیسفادە لەو دەرفەتە گرنگە بکرێت دەزانی ئێمە ینی زۆر زار دەبینی ئێمە لۆمە و غەیبەتی هەرێمی کوردستان دەکەین کە ینی دۆخی ئابووری خراپە و ینی بەفعلیش وایە دۆخی ئابووری خراپە بەڵام دۆخی ئابووری بەغدا زۆر خراپتر لە کوردستان و ئەعمار لە بەغدا و لە مناوچەکانی تر هەر نییە و گرفتی نێوان لایەنە سیاسیەکانیش زۆرە ئیستیفافات لە عێراق گۆڕانیش زۆر بەسەردادە لەوانە سبێنی لیستێک پێک بێت سوننا شیعە کوردی تێدا بێت
ینی ئەو پەرتەوازەی لە بەغدا هەیە زۆر خراپە بەڵام پەرتەوازەکەی کە لە هەرمی کوردستان هەیە مقارن ناکرێت بەوەی بەغدا ئەوەی بەغدا مثلەن علی سیستانیان هەیە دەتوانێت بە خیتابێک بە گوتارێک یەکیان بخایە عەلە لەقەل ئاراستەکە دیاری بکە و ئێران مەرجەعێکی گەورەی هەموولانە سیاسی شیعەکانە و کاریگەری بەسەر بەشێک لە سونەکان و حتا کوردیش هەیە بەڵام لە هەرێمی کوردستان پەرتەوازەیەکە زۆرە بۆیە ئێمە کەم زاردەی بگەڕن سەر ئەوەی کەەوە لایەنە سیاسەکان بێک و دابنشن ئەجێندایەکی واضحیان هەبێت سەبارەت بە خواستە قەومیەکان لە عێراق جارێ خواستی حزبی و ئەو خواستانەی پەیوەندی بە بەرکەوتەی لایەنە سیاسەکانەوە ئەحزابی سیاسیەوە لە بەغدا ئەوە بخینە لایەوە لایەک و لایەک ئێمە باس لە خواستی قەومیکە کە لە دەستوری عێراقدا جێکراوەتەوە کە لە قەوانی عێراقیدا جێکراوەتەوە کە ئەوەی لە میزانیەی عێراقی بۆ هەرێمی کوردستان نەفقاتی حاکمە دابین دەکرێت ئێمە قسە لەسەرەوە بکەین ئینجا بینە سەرچی بین وەرەقەکە شتی دیکەی جێ بکەینەوە مەسەلەن باس لە خواستی حزبی بکەین یان باس لە ئەو خواستانە بکەین کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەیە بەڕاستی ئەگەر نین دانەنیشین و ئەو وەرەقە هاوبەشەمان نەبێ بە دڵنیایی لە هەڵبژاردننی داهات و هەروەک چۆن لە 2010 وەزعی کورد خراپ بوو لە 2021 خراپتر دەبێت. بەڵێ کاکسەرتی بەگەڕێم وڵات بەڕێز دکتۆر ئەوەی کە بەڕێزت بەردەوام گفت و گۆتان هەیە لەگەڵ مەسەلەن هێز و لایەنە شیعەکان لەگەڵ کوتلە پەرلەمانیەکان ئەوان ئێستا خواستیان یاخود تەڵەبیان لە کورد چییە؟ ینی نیگەرانیان لە کورد چییە تاکو کورد بتوانێت چارەسەری بکە یاخود بتوانێت بە وەرەقەیەکی بە قووەت ئەم کێشە و گرفتانە لەگەڵ بەغدایان لەگەڵ لایەنە شیعە و سونەکان چارەسەر بکات. ڕاستەکەی باسم کرد کاکزانە غیابی کورد لە بەغدا بۆ ماوەی 4-5 ساڵ دەتوان برێن بەردەوام بوو ئەو غیابە سنجی کوردی کەم کردەوە کە سنجی کوردیش کەم بووە بە تەئکید ئەوان پێیان وا بوو کورد تاگلایەنە تەسەڕف دەکات کورد وەکو دەوڵەتێک تەسەڕف دەکات هیچ حسابێک بۆ حکومەتی ناوەندی و حکومەتی ئیتیحادی ناکە لەوانەیە فترەیەک پێیان نەکرابی هیچ بکەن بەڵام ئێستا ئەوان حکوومەت و ئەوان دەستوریان بەدەستە و قانونیان بەدەستە و دەسەڵاتیان بەدەستە و دەعمی دەولی و ئیقلیمیشیان هەیە ئەوان دەیانەوێت من ناڵێم ئینتیقام لە کورد بکەنەوە بەڵام دەیانەوێت بەڕاستی کورد دەستەمۆ بکەن ئەلێرەدا یەک ڕێزی سەفی کوردی خصوصا پێشی ئینتیخاباتی 2021 دەبێتە نقطەی تەحول بۆ گەڕانەوەی سەرنجی کورد لە بەغدا ئێستا زەخت دەکەن بەو ئیتجاهی کورد دەبی هەموو نەفتەکە تەسلیم بکات باشە کورد دەبی هەموو داهاتی دەواازە سنووریەکان تەسلیم بکات یعنی ئەوە لەوانەیە لەگەڵ هەندێک پارێزگای خواروی ناوەندی عراقیش نەکرایی بەڕاستی ئەوەی ئێستا لە کورد دەکرێت سەبەبەکەی چییە؟ سەبەکەی کورد غایب بووە لە بەغدا کورد حوزوری نەبووە لە بەغدا تاگلایەنە تەسەڕفی قەرەبووی ئەو غیابوونە بە چیەکرێتەوە بەڕێز دکتۆر قەرەبووی ئەو غیابوونە بە چیەکرێتەوە لە ئێستا بەردەوام شاندی باڵا هەیە بە ئێستا بڵێ قەرەبووی ئەو غیابە بەوە دەکرێتەوە ئێستا ئەوەی یەکێتی دەستی پێکردیە لە سلەیمانی جوولەی زۆر باشی هەیە لە هەولێر جوولەی زۆر باشی هەیە لە بەغدا جوولەی زۆر باشی هەیە لە کوردستان بەیەکڕیزی بینە بەغدا کە بەیەکڕیزی هاتینە بەغدا ئێمە دەتوانین مەسەلەن سەنگە چکەمنین کاکە 65 کورسی پەرلەمانی سەنگە چکەمنیە بۆ کورد دەتوانین بە ئەوەی خۆمان بە پێی دەستور داوای مەتاڵبەکانی خۆمان بکەین فەقەراتی زۆر چاک لە دەستور دەستەبەرکرایە بۆ کورد تەنها پێویستی بەوەی پێداگرێسە ئەو فەقەراتانە بەڵام کورد کە غایب بوو کورد کە جیهەتێک بەنەوعێک تەسریحیدا جیهەتەکەیدی بەنەو عشکە تەسریحیدا ئەوە ئیستقلال دەکرێت لایەنە شیعە و سونیەکان پێمان دەڵێن زۆر جار پێیان گوتین بڕۆن سەفی خۆتان لە کوردستان یەخەن وەرنە لای ئێمە قسەی خۆتان لەگەڵ ئێمە بکەن یعنی شت زۆرە کورد بتوانێت ئیستقلالی بکات دەرفەتەری چاک هاتوتە پێش وەزعی عێراق وەکو جەنابتان ئیشارەتان پێدا گەلێک باش نییە وەزعی عێراقیش وەزعێکی شلۆقە بەڕاستی ڕاستە موچەیان هەیە بەڵام ئیعمال و ئاوادانکردنەوە ئاو و کارەبا لەوانەیە لە کوردستان تا حدەی زۆر لە ناوەڕاست و خوار و باشتربی یعنی خەتەر هەیە لەسەر کوردستان خەتەر هەیە لەسەر دەسەڵاتی ناوەند بۆیە ئێستا کورد و ناوەند لەگەڵ شەقامیش دەتوان پێکەوە دانیشتن وەکو کاکسەتی بگوتنی وەرەقەیەکی زۆر باشی ئیدارەدانی حکومڕانی معقول
پێشکەش بکەن دوای انتخاباتی داهاتوو و بە تەئکید وەکو کاک سەرتیبی شارت پێدا محورەکانی دەسەڵات لە داهاتوودا عمودی دەبی یعنی کورد و سنە و شیعی تێدا دەبی لەوانەیە دوو عمودەبی عمودە کورد و شیع و سنە عمودی ێشکەش کورد و شیع و سنە بەڵام کام عمود دوای انتخابات دەتوانێت کوتلەی پەرلەمانی گەورە پێک بینی ئەو حکومەتەکە دروست دەکا ئەوەیتر دەبێتە معارەزە ئەلێ لەدا کورد دەبی زۆر عقلان تەسەڕوف بکە کورد ئێستا متمانەی جیهەتە معقول و میانڕەوەکانی عراقی لە شیع و لە سنە بۆ خۆی ڕابچێشێ شارعی مەدەنی عراقی بۆ خۆی ڕابچێشێ بۆی بتوانانی بە ئاسانی دوای انتخابات بڵێ کاکە ئەوە ئێمە لەسەر وعدەکەی خۆمانین بەهێزێکی یەکگرت و هاتوین لەگەڵ فلان هێز فلان هێز لە شیع فلان هێز و فلان هێز لە سنە ئەکید هێزی تازەش بە تەئکید هێزی تازەش هێزی مەدەنی تازەش دروست دەبی ئەو هێزانەش سنج خۆیان دەبیتن ڕنگدانەوەی احترازاتی شەقامی بەغدا و شەقامی عراقین بە شێوەیەکی گشتی یعنی معادلەکان وەکو خۆی نامینێ کاکزانە بەڵام یەکگرتووی کورد لە بەغدا سەنجی مەحەکە بۆ جێرانەوەی هەم حەقی خەڵکی کوردستان لە بەغدا هەم بۆ چاکردنی باری سیاسی و باری اقتصادی حکومەتی هەرێمی کوردستان. بەڵێ بەڕێز دکتۆر ینی ئەو دواخستنی هەڵبژاردنە پێشوەختەکە بۆ کورد سوودی چی ئەبێەوە زیانی چیە بە تایبەتی کورد ئامادەکاریەکەیان شەقامی کوردی وا خۆی ئامادە کرد بوو کە لانیکەم بتواندرێ حکوومەتی هەرێم ئەگەر بودجەش استفادەی لە نەکرێت پرۆژیاسای بودجەش بتواندرێت چەند بانکێک موچە بدرێت دوای سوود لە حکوومەتە نوێەکە وەربگیرێت ئەمە سوود و زیانی بۆ کورد چیە بێ دواخستنیە هەڵبژاردنە پێشوەختە. من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی خۆش بوو لە مانجی 6 انتخاباتەکە بکرێ بەڵام دیارە کۆمیسیۆنی باڵای انتخابات لە ڕووی فەنیەکە ئێستاعدادی تەواوی نییە بۆی بتانی پێشی مانجیدا انتخاباتەکان جێبەجێ بکە و خستێ دوای مانجنەوە یعنی مەسەلە نهایەتیدا و احتیمال هەشە بەڕاستی یعنی جیهەتی سیاسی هەیە پێخۆشە دەورە پەرلەمانەکەش تەواوی کاکزانە یعنی بگەڕێنەوە مانجی 6 ساڵی 2022 یعنی ئەوەتەرەش ئەوەشەیە بەڕاستی من پێم وایە انتخابات ئەگەر لە مانجی 6 بکرێ قازادی کوردی تێدا زیاترە نەک انتخابات لە مانجی دە مانجی 6 ساڵی ئایندە بکرێ چونکە کورد زەرمەندە لە وەزعی ڕاهن لە بەغدا کورد لە وەزعی ئێستای عراقی زەرمەندە کورد پێویستی بەوەیە دەسەڵاتیش تازە تشکیلاتیش تازە یاسا و ئێستیفافیش تازە کە جێگای حەقیقی خۆی تێدا بکاتەوە و بتانی دەستەبەری مافەکانی کورد بکات. بەڵێ ئەگەر مەلای بەڕێستان بەڕێز دکتۆر مەجید کاک سەرتیب ینی بەڕێز دکتۆر مەجیدیش جەخت لەوە کاتەوە کە پێویستە کورد وەرەقەیەکی هاوبەشی بێ بەڕێزیشت تاکیدت لەوە کردەوە بەڵام بەو تەفاسیلەی کە بەڕێزت باست کرد لە بەشی یەکەمی وەڵامەکەتە پێت وایە ئەو وەرەقە کوردیە دروست بێت کە بەتایبەتیش وەکو دکتۆر وتی کە یەکێتی لە بەغدا لە سلێمانی لە هەولێر خەریکی دانووسان و گفتوگۆیە ئەم وەرەقەیە دروستە بێ کە دروست نابێ بۆ واگەر زیانەکەی چی ئەبێ گەر دروست نەبێ. دەست خۆش بۆ دکتۆر مەزید ینی ئێمە دەبێت بگەڕن سەر ئەوش کە هەرێمی کوردستان بۆ یەکجار وە ینی پەرێشانە ئێستا وەزعی بەشێکی پەیوەندی بەوەی کە هەرێمی کوردستان پشتیوانی نوێنەدەوڵەتیشی دەستداوە ینی ئەو پشتیوانی جاران هەبوو لە کورد لە دوای ڕفراندۆم ئەو پشتیوانی نەماوە جاران ڕۆژانە 2-3 سەرۆک وەزیران و وەزیری دیفاع و وەزیری دەرەوە لە هەولێر دەنیشتنەوە و ئەوە وەکو جاران نەماوە کە ئەمریکا وەکو جاران پشتیوانی لە هەرێمی کوردستان ناکە ئەمریکا ئێستا پشتیوانی لە هەیە عێراقێکی بەهێز دەکا بۆ معنای عێراقێک بتوانین سەیطرەی لەسەر هەموو عێراق بێ و ئەمریکا بۆ خۆی ئەجێندای خۆی لە عێراق لە ڕێی بەغداوە جێبەجێ بکە مەسلحەتی لەوەدایە دیارە و دووەمیان کە زۆر گرنگە ئەوەیە کە هەرێمی کوردستان بەر لەوەی ئەو وەرەقەی حاضر کە بۆ بەغدا ئەو وەرەقەیەش بەندە بەچی بەندە بەوەی کە لە هەرێمی کوردستان حکومڕانێکی باشی هەبێ ئابوووریی باشی هەبێ حکومڕانیەک بێ کە شەفاف بێ خەڵک لی ڕازی بێ و خەڵک لە هەرێمی کوردستان داوانەکە بەغدا کازمی بێتەوە هەرێمی کوردستانیان ئەو ژنەی لە بادینان گوتی هەرێمی کوردستان ئەمانەتی تۆ بە کازمی بۆ ئێمەمانان وەکو کورد کازمی و تەعەمار و چمالکی هەموو وەکو یەکن ئەمڕ و زەید لە بەغدا عەرەب ئەو عەقلێتە شۆڤینیە ڕاستیان هەر هەیە یعنی ئێمە نابێت ئەوە فرامۆش بکەین بەڵام
بەڵام ئەو حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە تێبینی زۆری لەسەر هەیە مەفروضە ئەو حکومڕانیە باشتر بکرێ و ئێستا حکوومەتێکمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام حکوومەتێکە جگە لە وەزیرەکان بە خۆیان نوێنەرایەتی خەڵک ناکەن ینی وەزیرەکان نوێنەرایەتی حیزبەکانی خۆیان وەکو پێویست ناکەن ئەو وەزیرە دارایی ئەمڕۆ دنیایەک قسە و باسی لەسەر ووە ئەو ئەوانی تریش پێویست ناکە ناوێن بێنم لەسەر وەزیرانەوە تا خواری خوارەوە نوێنەرایەتی حیزبەکانیان و قاعیدە و خەڵکی کوردستان ناکەن و بڕیارەکانیان لە ساڵحی خەڵکی کوردستان نییە و خراپە ئەمە وای کردووە کە حکومڕانی خراپ بێ کە حکومڕانی خراپ و بێگومان پەیوەندی لایەنەکان خراپ دەبێت و ناتوانێت ئەو وەرەقەیە حاضر بکرێ گەربێت و حکومڕانێکی باش لە هەرێم هەبێ و ئابوووریی باش هەبێ ئێمە کە ماڵی خۆمان ڕێخستەوە بە تەکید ئەو زەختەی بەغدا زۆر کەمتر دەبێتەوە بەغدا دەزانن هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و وەزعی خراپە لە تەراز و علایانی کەم بۆیە گوشارەکانی زیاتر دەکەن بۆ جارن ئەو گوشاریان نەدەکرد بۆ چونکە ئێمە وەزعمان باشتر بوو کە وەزعمان باش بوو وەرەقەمان باشتر دەبێ بۆ ئەوەی بچینە بەغدا وەلایەنە سیاسیەکانیش بەڕاستی ئێستا ئەوەندە باردۆخەکە خراپ بوو ئەو گروپی پازدەی لە بەغدا ئێستا هەیە دوێنێ یان پێرێ هاوپەیمانەتیشان ئەعلان کردووە لەگەڵ حزبەکانی خۆیان دابڕاون یعنی حزبەکانی خۆیان پەیوەندیان بۆ حزبان بەو ئەندام پەرلەمانانەوە نەما و هەڵبژاردننی داهاتوش ئێمە دەبێت لەبیر نەکەین ینی نظامی هەڵبژاردنەکە بە هەمان شێوە یان جۆرێک لە دابڕان یان نامەرکەزیەت لە نێوان ئەندامی پەرلەمان و حزبەکاندا دروست دەکە بۆ کورد پێویستە پێش هەموو شتێک ینی بڕوە لە بەغدا ینی کەسێک بڕۆ لە بەغدا بە ناوی کورد قسە بکە ینی بە ناوی حزبە سیاسەکان قسە بکە ئێمە کەسێک بدۆزینەوە یان زمینەیەک دروست بکەین چوارچێوەیەک دروست بکەین ئەو چوارچێوەیە لە بەغدا بە ناوی خەڵکی هەرێمی کوردستان قسە بکە جاران ئەوە دروست دەبێت کاک سەرتیب بەڵێ ببوورە ئەوە دروست دەبێت دۆخی ئێستا من پێم وایە لەم دۆخی ئێستا پێم وایە زەحمەتە و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دەبینین وەفدی پارتی چۆتە بەغدا لەگەڵ عەرەبی بەغدا سوننە و شیعە کۆبەوە سەردانی دکتۆر بەرهەمیان نەکردووە ئێمە کارێکی باش نییە کە کردویانە بۆ دکتۆر بەرهەم ئەوەلەن سەرۆکی دەسەڵاتی ینی واجهەی دەسەڵاتە لە عێراق سەرۆکی ینی دەسەڵاتە لە عێراق و پیاوێکە کە ناسراوە لە عێراق دەبواە سەردانی بکرێت بۆ سەردانی حەلبوسی بکرێ یانیش سەردانی کازمی بکرێ یان سەردانی عەمار و ئەو سەدر بکرێت بۆ سەردانی دکتۆر بەرهەم نەکرێ ئەمە تێگەیشتێکی خراپە یعنی ململانتی یعنی دەمارگیری حزبی زاڵ بۆ بەسەر بیرکردنەوەی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدەکەی بڕوە بۆ نمونەوە پارتی وێچێتی گۆڕان بەیەکەوە نەبن و لایەنە سیاسەکان بەیەکەوە نەبن بەڵام چۆن بەیەکەوە بن یعنی بەیەکەوە بوونێک بێ خەڵکی کوردستانیش لە وەفدە ڕازی بێ خۆ حزبی سیاسی هەیە دەستە بەغدایە مفاوەزات دەکە لەگەڵ حکوومەتی عێراقی لەگەڵ عەفوەن لایەنە سیاسەکانی عێراق بەڵام ئایا ئەو وەفدە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکات من پێم وایە ینی زاری زەحمەتە بتوانین وەفدێک ببینەوە بە تەنیا ینی بە لایەنیش سیاسی بڕە نوێنەرایەتی زۆرینی خەڵکی کوردستان بکە و پێویستە لایەنە سیاسەکان بێندان بە باردۆخی هەرێمی کوردستان دابنێن واقعەکە بۆ خەڵکی کوردستان اعتراف پێ بکەن و دوای بەیەکەوە بڕۆن بچنە بەغدا لە بەغدا چەند جوان بوو ئێستا وەفدی کوردی بەیەکەوە سەردانی لایەنە سیاسەکانیان بکرد وایە ڕەنگە لایەنە سیاسی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی یان پارتی بستە لای ئەحزابی سیاسی و حتا تەحالوفاتیش بکەن دەستکەوتی حزبی بەدەست دێنن بەڵام ئایا دەتوانن دەستکەوتی قەومی بۆ هەرێمی کوردستان کە ئەو هەموو قوربانی لە پێ ناودراوە بەدەست بێنن پێم وایە بەلاوازی دەردەکەون لەوێ و ئەو جۆرێک لە ئیستیفافی نوێ لە هەرێمی کوردستان کە دروست بووە بە تایبەت لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان محاولێ بۆ دەکە کە لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە و ببێتە چەتری لایەنە سیاسیەکان ئەوە پەیوەندی بە دۆخی هەرێمی کوردستانەوە کە فعلەن ئەم حکوومەتی لە هەرێمی کوردستانەیە نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکا و ئەو پەرلەمانی ئێستا هەیە پەرلەمانێکی کارتۆنیە و هیچ ئیشوکاری نەمایە دەرگاکەی دابخرێ باشترەوەی ئیش بکە و حکوومەتەکەش بڕیارەکانی خراپە بۆیە ئەوانەی بە ناوی چێتیش لەم حکوومەتەکە ینی لەنا حکوومەتەکەن دیسان وەکو پێویست لەوانەیە نانتوانی بێ دەنجی خەڵکی چێتی بگەین بۆیە لە سلێمانی جموجۆلێک دەستی پێ کردووە ناڕازین لە حکومڕانی لە هەرێمی کوردستان نەک یەکێتی واز لێبێنە کە ململانی لەگەڵ پارتیە ئەی بوو گۆڕان ناڕازین ئێستا ئەمڕۆ بووە بزانام لە وەردەمی گردەکەی گۆڕان خۆپشاندان بوو بۆ یەکگرتو ناڕازی لە حکوومەتی مەحەلی دهۆک دەکشێتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی ناڕازیە کە بەشداری حکوومەت ناکە بۆ نەوەی نوێ ناڕازیە لەم حکوومەتە یعنی ئەم حکوومەتە بوو بە حکوومەتی کەمینەیەکی دیاریکرا و لەناو حزبێکی سیاسی جاوەرە
تۆ ناتوانانی ئەم ینی هەر وەفتێک بڕە بۆ بەغدا بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان یان بە ناوی پەرلەمانی کوردستان ناتوانێن نوێنەرانی کوردستان بکات. باشترە بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنێکی سیاسی بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هاوشێوەی ڕێکەوتی استراتیژی بەڵام وەکو خۆی جێبەجێ بکرێت نەک بە نیوە جێبەجێ بکرێ و بە اقتیباس جێبەجێ بکرێت وەکو خۆی ینی جێبەجێ بکرێت ئەو ڕێکەوتە سیاسیە پرەنسیپی بێکە و کارکردن دابڕێژە لە نێوان حیزبە سیاسیەکان وەم پێم وایە لە نێوان پارتی وچێتی زۆر پێویسترە لەلایەنەکانی تر بۆ چونکە دوو هێزن هێزی عسکەریان هەیە و هێزی ئەمنیان لە بەردەستدایە و هەژمونی ینی عەمقی ئیقلیمیان هەیە و هەژمونیان بەسەر دوو زۆنی جیاواز هەیە ئەگەر ئەو دوو هێزە سیاسیە ڕێککەوتن لە نێوانیان نەبێ قەت بەتەمانە بن نە لە هەرێمی کوردستان دۆخی سیاسی ئارام بێ و دۆخی ئەمنی وەکو پێویست ئارام بێ هاوڵاتی هەست بە ئەمان کە لە ڕووی دەرونی و حتا لە ڕووی ئابووریشەوە وەنە لە بەغدا کوردیش ئەو سەنگەی هەبکە لەسەر دەی مامزەرا و مامزرال کە لە بەغدا بوو لە باتی خەڵکی کوردستان بیری دەکردەوە لە باتی پارتی یەکێتی بڕیاری دەدا بەڵام کە مامزەلال نەما لە بەغدا غای بوو و کاگنوشیروانیش بەسەردا ینی هەر ینی مامزەلال عەمری خوای کرد و کاگنوشیروانیش بەسەردا وەفاتی کرد کەلەنێکی گەورە لە کوردستان دروست بوو کەلەنی ینی ناتەوازونیەک دروست بوو کە مەسلەی بڕیاردان لە هەرێمی کوردستان تووشی گرفت بوو بەڕاستیش ئەو کەلەنە پڕ نەکرایەوە و کە پڕ نەکرایە بێگومان ئێستا ئەم دۆخی ئەو واقعی ئێستا لێکەوتەی و دەرەنجامی غیابی کاریزمایەکی وەکو مامزەلالە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا. باشە کاک سەرتی بەڵام خەڵکی کوردستانیش ئەمڕۆ مەسەلە من کۆمەڵێک کۆمنتی هاوڵاتیانم مەسەلە تۆڕ کۆمەڵاتەکان دەخوێندەوە بازدەوە دەکرێت کە بۆچی جارێک بەرژەوەندی حزبی بە قوربانی بەرژەوەندێنەتەوەیەکان ناکرێت بەرژەوەندە نیشتیمانیەکان ناکرێت خەڵک بوچەینی خەڵک ناڕازیە خەڵک بارودۆخی خراپە چەند جوان دەبوو ئێستا وەکەوەی بەڕێز دکتۆر وتی مەسەلە سوود لەم دەرفەتە ببین درابایە وەفدێکی نیشتیمانی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات و نەوەک مەسەلەن وەکۆی بەڕێزت وتت پارتی سەردانی سەرۆک کۆمار نەکایان بە زۆرێک لە زۆرەکان لە ئێستاوە ناکۆچەکە گەورەتر بێت. ینی ئێمە نقطەی زۆر مهم هەیە باسیکەین ئەویشەوەیە لە دنیا هیچ دەسەڵاتێک نەبووە بڕوخێ لە بەرەوەی عادل بوو بێ یان بە چاویی یەکسان تەماشای هاوڵاتیەکانی کردبێ یان شەفاف بوو بێ لەبەر شەفافیەکەی ینی ڕوبەڕووی گرفت بێت لەگەڵ هاوڵاتیەکانی ئەم حکومڕانی لە هەرێمی کوردستانەیە حکومڕانیشی باش نییە کە حکومڕانیشی باش نییە و ئەم پەرلەمانی لەدایک بۆ پەرلەمانێکە زادەی دەنجی هاوڵاتی دەنجی ڕاستەقینەی هاوڵاتی نییە لە هەرێمی کوردستان زادەی واقعێکی زۆر تایبەتەکە بە تەزویر زۆر ینی تەزویریش زۆر تێدا کراوە و حکوومەتەکە لە دایک بووی پەرلەمانە و ئەم حکوومەتەی ئێستا هەیە لە دایک بووی پەرلەمانێکە ینی ئەو ئەندامانی ناو پەرلەمان ئێستاکە بەشێکیان بە دەنجی تەزویر هاتوون ینی نوێنەرایەتی قاعیدە و جەماوەر شەرعیەتی تەسویتیان یە کورتەکەی و حکوومەتەکەش بە هەمان شێوە ینی لە دایک بووی واقعێش کە لەسەر باتڵ لەسەر ینی بە خراپ لە دایک بووە بۆیە ینی بڕیارەکانی و ناتوانێت بێتە چەتر چ بۆ لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یعنی لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە بێکەوە ئەو نوێسیروان بارزانانی چەندی محاولە لایەنە سیاسیەکان کۆ بکات و نەیتوانی کۆیان بکاتەوە بۆ لایەنە سیاسیەکان لە حکومڕانیان ڕازین هەگەری کۆمەڵی ئیسلامی هەست بکە ئەم حکومڕانێکی باشە و لایەنی کەم یعنی زەمانی دەنجی دەنگ و زۆرێک لە عەدالەت بکە بۆ هاوڵاتی و بۆ دەنجی کۆمەڵ ینی بۆ گروپی کۆمەڵ لە ناو کۆمەلگای کوردەواری هەست بکە کە زۆرێک لە عەدالەت هەیە و یەکگرتو و حتا یەکێتیش بە دڵنیاییەوە دەچوو لە کۆبنەوەکە حازر دەبوون ئەو دوو کەسێک چوو لە کۆبنەوەکە نێزیروان بارزانی حازر بوون قوبات تالەبانی و ڕێواز سەرکردایەتی یەکێتی عقوبەیدان لەبەرچی چونکە پێیان باش نەبوو بڕۆن کەوایە ئەم حکومڕانی لە هەرێمی کوردستانێ ناتوانێت بێتە چەتر کە نەیتوانێت بێتە چەتر ناتوانێت وەفتێک بنێرتە بەغدا نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە قوبات تالەبانی زۆری محاولە کرد ئەو ڕێکەوتنە لەگەڵ بەغدا بکە بەڵام لایەنە سیاسیەکانی دیکە لەبەرەوەی هەست بە غوبن دەکەن لە هەرێمی کوردستان هاوکاری حکوومەت و کاقوبادیش نەبوون و ڕەنگە کاقوبات وەکو نیەت حەزی لێ بوو بێ ڕێکەوتن بکرێ و شێکی باشە بەڵام وەختێک باشە وەفتێک بڕۆ بە بەغدا نیەتی ڕێکەوتنی هەبێت کە فعلەن یعنی شەرعیەتی لە هەموو هێزە سیاسیەکان وەرگرتی بێ و یعنی ئیزنی لە هێزە سیاسەکان وەرگرت پێ نوێنەرایەتیان بکە و لە حاڵی ئێستادا دروستکردنی هەر وەفدێک زۆر زەحمەتە بۆغدا و هەر هێزێک
بچێتە بەغدا بە ناوی خەڵکی کوردستان لەگەڵ ئەو حکومڕانانی ئێستا هەرێمی کوردستان ڕوبەڕووی گرفت دەبێت لە هەڵبژاردن، یعنی ئێستا لە کۆمەڵی ئیسلامی بپرسی ئایا تۆ ئەندامێک دەنێری لەگەڵ وەفدێک کە بڕوە لە جیاتی خەڵکی کوردستان مفاوەزات بکە ناینێرێت، دەزانی بۆ چکە پێی وایە، یعنی کۆمەڵ پێی وایە یەکگرتو پێی وایە هەر کەسێک بنێرێ لە هەڵبژاردننی داهات و زەرەر دەکا بۆ چونکە ئەم حکومڕانانە گرفتیان هەیە، یعنی گرفتی ئەوان هەیە کە ناتوانیوە موچە دابی بکەن شەفافیت دابینکەن، یعنی ناتوانانی حکومڕانیەک دابیکەن بۆ خەڵکی کوردستان نەمن نەتۆ نە دکتۆر مەزید کە لەگەڵ دانیشتو ئێمە لێ ڕازی بین لایانی کەم خۆ ئێمە بە حیسابی چێتی ئێمە چێتین و ناحکوومەتیشین باش بۆ ئێمە لە حکوومەتەکە ڕازینین بۆ چونکە حکوومەتەکە وەزعی باش نییە و ئەوانەی حکومڕانی و ئیدارەی حکومڕانی دە لە هەرێمی کوردستان گلەی و گازاندەی زۆریان لە دەکرێت. بەڵێ کاک سەرتیب دکتۆر بابەتێکی ئانی هەیە کە ئێستا و مەسلەی پرۆژەیاسای بودجەیە کە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوەیە تەنانەت ئەو لێکترازانە سیاسی و ئەو خۆ بە دوورگرتنە سیاسی لە حکوومەتی هەرێمیش کە کاکسەرتی باسی دەکات بەشێکی زۆری پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکەوەیە وەکو بە ڕێزیان باسی کرد، بەڵام دیوێکی ئەو پرۆژە یاسا بازەوە کرێ پێویستە لایەنە سیاسیەکان پاڵپشتی تیمە پەرلەمانیەکانی یاخود پەرلەمانتارانی کورت بکەن بۆی بتواندرێ پرۆژە یاساکە تێپەڕێندرێ و گرێوگۆڵی بۆ دروست نەکرێ. لە ئێستاە ئەم شاندانە یاخود هاتنی شاندێکی نیشتیمانی بۆ لانی کەم بۆ پرۆژە یاساکە چەند گرینگە؟ کاگەزانە ئەم دەمێ پێش هەموو شتێک بڵێم سەردەمی عقلێتی خۆسەپاندن و تاگەڕەوی سیاسی لە کوردستان نەما، ئێمە گەیشتنی ئەو قەنەعەتە کە نەما باشە بۆیە ئەو هەموو جم و جۆڵەمان هەیە ئەگەر ناخۆ ئێمە حاکمی زۆنی سەوزین باشە ئێمە دەچین لەگەڵ گۆڕان دادەنیشین دەچین لەگەڵ لەوەی نوێ دادەنیشین لەگەڵ کۆمەڵ و لەگەڵ یەکگرتو دادەنیشین لەگەڵ لەوانەیە لەگەڵ کۆمەڵک با بڵێن مەجموعاتی معارەزە لە جادەش دابنیشین چ جای لەگەڵ پارتی بەڕاستی یعنی ئەو سەردەمە ڕۆیشت بەسەر چوو ئێستا ئێمە ئەو گروپی پازەیە کە تازە دروست بووە بە تاکید خەڵکی چاکن خەڵکەکن دیفاعی چاشیان لە مەشروعی موازنەی هەرێمی کوردستان کردێ بە هەردوو شەقەکەی بە شەقی بڵێن ئەوەی عزیماری بە شەقی موازنەی ساڵی 2021ش پێمان وایە کورد هەمومان دەی بەیەکەوە بین هاتنی ئەو هێزە ئەو وەفدەی ئێمە بۆ بەغدا وەفدەکەی پارتی پێشلیش بۆ بەغدا کە دەبوایە لەگەڵ گروپی پازەدا بنیشی دانەنیشت دەبوایە سەردانی فەخامەتی سەرۆک بکات کە سەرۆکی هەیئەتە تەنفیزی ئەو وڵاتەیە دانەنیشت بەڕاستی پێمان وایە نوقسانێکی گەلک گەورەیە بەڕاستی لەسەر یعنی دەری خست کە کورد سەفیەک نییە بەڵام وەفدی یەکێتی پێشەموو کە سەردانی سەرۆکی عراقی کرد نەک لەبەر ئەوەی خۆی بەشێکە لە حزبەکەی ئێمە وەکو سەرۆکی عراقی بەچوون لەگەڵی دانیشتین و هەروها بە تەکید لەگەڵ گروپی پازش دادەنیشین لەگەڵ هەموو هێزە سیاسەکانی عراقی دادەنیشین هەموو هەدەفشمان ئەوەیە بتوانین ئەو موازنەیە وەکو ئەو نەسەی ئێستا حکومەت تەقدیمی کردیا ڕەتی بکەین یعنی ئەو نەسەی ئێستا حکومەت تەقدیمی کردیا لە قازانجی هەرێمی کوردستانە نەسێکی باقولە بەدائلیشمان بۆ دانایە مەسەن ئەگەن ئەو نەسە قبول نەکرا دەکرێت نەسی قانونی عزی مالی لە جێگادا بنرێ ئەگەر ئەو نەسەش تەقدیم موافقە نەکرێت لایەن حزب عراقیەکان کوتلە پەرلەمانی عراقیەکان دەکرێت نصوصی تری بەدائلمان هەبێ ئێمە ناک ئەو ڕۆژەمان ڕۆیشت ئەو ڕۆژە گوزەشت وەکو ئێرانی وەتەنی کە بتوانین ڕێی خۆمان فەرز بکەین هەمووی دانوستانە هەمووی قەناعەتە ئەمە ئەوان قەناعەتیان وایە لەوانەیە هەرێمی کوردستان ئەو 250,000 بەرمیلە تەسلیم نەکات بەتەمان نەستێک دابنێن ئەگەر هەرێم ئەو 250,000 بەرمیلە تەسلیم نەکات ئەگەر هەرێم وارداتی مەنافزی حدودی و مەتارات و داهاتە ئیتیحادەکان تەسلیم نەکات باشە بەدائر چبی لەوە دەگەڕێن تەماشای حجمی بێسیقەیی لە مابینی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی ئەقلیمی چەندە بەڕاستی فسحەیەکی زۆر گەورەیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵەکانی بۆەیە ئەو مەجالە ئەو فرەیەی کە لە بینی هەرێم و بینی بەغدا هەیە تەستی بکاتەوە و پێکەوە لەگەڵ یەکدیدا بنیشین وەکو جالان بینە بەشێک لە نەسیجی
حکوومەتی عراقی و خۆ ئێمە لە ساڵک و 2 ساڵ و 3 ساڵی ئایندەش نیازی جیاببوونەوەمان نییە جیاببوونەوەش حەقێکی شەرعی هەمومانە بۆیە على لەقل بۆ چەند ساڵی داهاتوو بتوانین وەزعەکانمان لەگەڵ بەغدا ئارام بکەینەوە لەگەڵ هێزە شیعی و سونیەکان ئارام بکەینەوە و کوردیش وەکو شیع و سونە استحقاقی اقتصادی و استحقاقی سیاسی و دەستوری خۆی وەربگری. بەڵێ دکتۆر کەواتە ینی ئێستا ئەگەر قسە بکرێت لەگەڵ هێز و لایەنە سیاسەکان بۆ نمونە سایرونە مەسەلەن عەمار هەشیمە مەسەلەن بەشێکیان نووری مالیکیە عەبعەدیە ئەمانە هەمووی پەرلەمانتاریان هەیە لەوێ و کوردیش و هێز و لایەنە سیاسەکانیش بۆ تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە تێگەیشتنی جۆرا و جۆر و بەرزونزمی هەیە لەگەڵ ئەم هێز و لایەنە سیاسیان ناتوانرێت مەسەلەن قەناعەتیان پێ بکرێت لانی کەم لەو قۆناغا مەسەلەن مەرجەکانی سەر هەرێمی کوردستانی لەناو پرۆژە یاساکە قورس نەکەن. هەر کاکزانە هەدەفی هاتنی وەفدی مەکتەبی سیاسی یەکێتی ئەساسەن ئەو نقطەیەیە ئەساسا تەفاهماتە لەسەر ئەوەی ئەو کتلە پەرلەمانیانی سەر بە ڕەوتی حکمن یاخود بە سەدرەکان یاخود بە مالچین و فتح و سنیەکانش بە هەمان شێوە بتوانین قەناعەتیان پێ بکەین کاکە وەرن بە پێی دەستور تەعامل لەگەیدی بکەین وەرن با لاپەڕێکی تازە بکەینەوە وەرن لاپەڕێش تازە لەسەر ئەساسی سیقا لەگەڵ یەکتری بکەینەوە بەڵام بەڕاستی حکومەتی هەرێمیش دەبی ئستعدادی کاملی هەبی قانونی موازنەی ساڵی 2021 وەکو خۆی جێبەجێ بکە ناکرێ ئێمە لە کەمی من لە یەکتری ئەوان ئەو سیقیان ئەمە ئەو سیقیەمان لەدەستدایە بەرامبەر بە حکومەتی بەغدا خۆ حکومەتی بەغداش دنیاک زۆربی لە ئێمە کردیە بەس بەڕاستی ئەوان وەکو براگەورە و ئێمە براگچکە دەبی بگەین نەتیجە لەگە یەکتری یعنی دەبی ئەو کێشەیە حەل بێتن ئێمە ئەوان ئەگەر ئێستا قەناعەتیان هەبی هەرێم 250,000 بەرمیلەکە تەسلیم دەکات بە قەناعەتی خۆم هەموو هێزە سیاسیەکان ها بە ناوی کوتلەی شیعی هەمویان برادێک دوێنێ قسەی کرد بوو گوتبی کاکە ئێمە بەس چیقەمان هەبی هیچ کێشەبانیە لەسەرەوە قانونی موازنە وەکو خۆی ڕەتەکەین موچە و بوجە بەوە دروست دەبی بەو سەردان نەدروست دەبی بەو سەردان نەدروست دەبی کە ئەمە تعبیر لە خواستی خەڵکی کوردستان بکەین لە بەغدا نەک تعبیر لە خواستە حزبیەکانی خۆمان بکەین بەڕاستی ئێمە پێمان وایە بوتەی خەڵکی کوردستان لە دەستکەوتە حزبەکانی یەکێتی گەورەترا لە دەستکەوتە حزبەکانی پارتی گەورەترا بۆیە ئەگەر ئەوە هەدەفمان بی دەبی هەمومان بە یەکتیم بینە بەغدا نەک مەسەلەن قسە بکەین برێن ئێمە براگەورە ئێوە براگچکە مەسەلەن پارتی بلێ من براگەورەم و حزبەکانتر براگچکەن یان من قەراری سیاسی بلای ئەوانتر قەراری سیاسیان لای نەخێر قەراری سیاسی لای هەرێمی کوردستانە لای حزبە سیاسەکانە لای خەڵکی کوردستانە لای پەرلەمانی کوردستانە لای حکومەتی هەرێمە ئەگەر حکومەتی هەرێم تەمسیلی هەموو خەڵکی کوردستان بکات باشە ئەگەر بەو نەفەسە بینە بەغدا هیچ شتێک لەگەڵ ئێمە نییە ئەمە دەبوایە ئێستا وەکو نیەت پاچی دەبوایە لە یەکی 2021 ئەمە 250,000 بەرمیلی خۆمان تەسلیمە بەغداکەین بۆ ئەوەی لە نهایەتی ئەو مانگە ئیحراجی بەغدا بکەین بریکا کە ئێمە پێش ئەوەی قانونەکەش ڕەتبی ئەمە ئەوەی لەسەر شاری خۆمان بوو جێبەجێمان کرد دەکانی موازنەکەی هەرێمی کوردستان ملەتی عراق ئاگدار بن حەکەم بن لەو مەسەلەیە پەرلەمانی عراق بە کوتلەکاتان حەکەم بن لەسەر ئەوەی لەسەر شانی ئێمەیە لە یەکەوە جێبەجێمان کردیە بەڵام تا ئێستا هیچی دیانی بەڕاستی بەڵێ کاک سەرتیب سوپاس دکتۆرە گەرمەولات کاک سەرتیب ینی ئەگەر بێت و دکتۆر باسی دەستەواژەیەکی کرد و ئەگەر بێت و بێتە دو عەمود کورد و شیعە و سونە کورد و شیعە و سونە 2000 خەریتەکە ژوا پێ دەچێ ئەگەر ئەمە ڕوو بدات ئایندەی کورد لە عراق لاوااستر ناکە و دۆخی ناوی خۆی هەرێمی کوردستانیش بەرتەوازەتر ناکات بخۆی لە دوای خۆپیشاندنەکانی بەغدا ینی خۆپیشاندنەکانی پار بەغدا واقعی بەغدا گۆڕانکاری بەسەرداهاتوە ینی ئەو نەبرە تایفی و قەومەچیتی لە بەغدا هەبوو زۆر کاڵ بووتەوە لە هەرێمی کوردستانیش ئەو نەبرە قەومیە کاڵ بووتەوە تەماشاکە لە هەرێمی کوردستان جاران لە ڕۆژی ئاڵای کوردستان سەربانەکان ئاڵایری هەڵدەدرا جادەوبانەکان ئاڵایری هەڵدەدرا و نەشید و سرود و زلی کوردی و خەڵک شانازی دەکرد و فعلەن زەی شانازیشە بەڵام ئێستا ئەم ساڵ بۆ ئاڵای کوردستان ببینە چێمان کاممان هەستمان کرد کە ئاڵای کوردستان
هەڵکرا لە سەرجادە و بانەکان ینی بەش بەو شوەی کە جاران هەبوو و لە سلێمانی خۆپشاندان کرا خەڵک داوای دەکرد بێ حکوومەتی عێراق بێتەوە منە ڕۆژ لە هاوڵاتیەکەم پرسی فەرمانبەر بوو لە هەرێمی کوردستان خەڵکی کەرکووک بوو گوتم ئێستا تۆ مخەیر بکەین لە نێوان ئەوەی کە موچەکەت لەسەر هەرێمی کوردستان بیان لەسەر کەرکووک بێ کامیان هەڵدەبژێری گوتی نەک لەسەر کەرکووک بێ من خۆم هەوڵمدا بچێت سەر کەرکووک پێم نکراوە جاران ئێمە هەوڵماندا یان با بڵێن خەڵکی ناوچە زێناوەکان دایان گوت بگەڕن سەر هەرێمی کوردستان بەشێکیان لە بەرەوەی ئاوادانێکی زۆر لە هەرێمی کوردستان هەبوو و بەڕاستی هەرێمی کوردستان لە تەراجعێکی گەورەی حالەتی یان قەومیە شعاراتی قەومی زۆر لە کورتی داوە ینی شعاراتی قەومی ئێستا شعاراتی لایەنە سیاسیەکان و هەمی لایەنە سیاسیەکان ئەوەی کە موچە لە هەرێمی کوردستان دابینکرێ بۆیە ئەو دابەزینی یان گۆڕانی تێگەیشتنی خەڵک لە عێراق بە شێوەیەکی گشتی لە تایفی قەومیەوە بگۆڕدرێ بۆچی بۆ دابینکردنی خزمەت گوزاری بە تاکید ئەمە وای کردووە کە لایەنە سیاسیەکان لە بەری ئەوەی ئەجێندای تایفی قەومیان هەبێ ئێستا بین تەرکیز لەسەر ئەجێندای دیکە بکەن بە تایبەت خزمەت گوزاری دابینکردنی ژیان بۆ خەڵک لە عێراق بەڵام بەوە معنایەوە نیە کە خواستی قەومی و تایفی لە عێراق نەماوە تەدەخولاتی ئیقلیمی و بەڵێ تایفیانە بە تەواوی بمرێ هەر دەمێنێت بەڵام لەوانەیە گۆڕانی بەسەردابێ گۆڕان بۆ معنای یعنی مثلەن پارتی بیەوە لەگەڵ سەدرریەکان یان لەگەڵ گروپێک سنی لە جەماعەتی حەلبوسی تەحالف بکە یان یەکێتی بەعکسەوە لەگەڵ کازمی لەگەڵ ئەو گروپانە تەحالف بکە بەڵام تەحالفی پێش هەڵبژاردننی ئێستا زۆر قیمەتی نییە بۆ لەبەرەوەی هەم نظامی هەڵبژاردنەکان نظامیی فەردیە ئەنی هەر کەس دەتوانێت خۆی هەڵبژێرێ و هەمیش پێش هەڵبژاردن تەحالف ئەوەندە قیمەتی نییە نەتیجەی انتخابات تحکم بەسەر تەحالفات دەکات بە شێوەیەکی گشتی ئەوە ینی قاعیدەیە ینی ئەوە ڕوونە کە لە دوای هەڵبژاردن دەردەکەوێت کە چێ لەگەڵ چ دەوێت تەحالف بکە خۆ تەحالفاتیش ئەگەر بکرێ گرفتی کورد ئێستا لەگەڵ تەحالفات ئەوەیە لەناو هەر لیستێک بێت ینی لەگەڵ هەر گروپێک بێ ئامانجەکانی یەک بخە زۆر ینی کاریگەری نابێت بۆ چونکە یەشێتی ئەگەر بەتەنیا بڕۆ لە بەغدای باسی مادەی 140 بکە ینی دەبێتە خواستی حزبێکی سیاسی لە عێراقکە ڕەنگە 20 کورسی هەبێ 25 هەبووەوە لە عێراق یعنی تۆ لە 350 کورسی لە عێراق 25 کورسی داوای جێبەجێکردنی مادەی 140 دەکات ئەی ئەگەر کورد بەیەکەوە بوون هەفتا کورسی بۆ نمونە و ئەو هەفتایە وەکو کورد تەعاملیان کرد یعنی وەکو مکەونی دووەم لە عێراق تەعاملیان کرد بێگومان زۆر جیاواز دەبێت بەڵێ دوا سەرنجی کاک سەرتیب هیوادارین دۆخی هەرێمی کوردستان باشتر بکرێ وەلایەنە سیاسیەکان بێن لە پەرلەمانی کوردستان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان دابنیشن هەلا بۆ ئەوەی 2021 تێپەڕێنین دوای ئەوە بیر لە ڕێککەوتنی سیاسی بکەن لە نێوان خۆیان و پرەنسیب دابنێن بۆ بەیەکەوە کارکردن و بەیەکەوە بڕیاردان بەڵێ سوپاس کاک سەرتیب دوا سەرنجی بەڕێز دکتۆر مەجید لەو بەرنامەیە سپاس کاکزانەمەتەن هەم لە حەزەیەکم لەسەر قسەکانی ئەخیری کاک سەرتیب ئەوەیە کە تەحالفات پێشی انتخابات و پاشی انتخابات هەردووچان زۆر گرنگن و تەحالفاتی ئێستا لەوانەیە ڕنگدانەوەی زۆر ئیجابی هەبی لەسەر ئەدای کوت لە پەرلەمانەکانی کە تەحالفی لەگەڵ دەکەیت لە پەرلەمانی عراقی و بە قازانجی کورد لە تێپەڕبوونی قانونی موازنەی عراقی بشتێتەوە زۆر سپاس و بۆ بەڕێستان مادومانکردن سپاس بۆ بەڕێز دکتۆر مەجید محەممەد ئەمین ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغداوە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز سەرتیب جەوهەر نووسەر و ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو بە یارمەتی هاوکارەکانم پارۆڕەمەیەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ